بە بەڵگە و زانیاری دروست دەستەی داکۆکەی لە سروشت و مڵکی سلێمانی و ڕێکخراوی پارێزەرانی ئاوی عراق دۆسەی فرەدانی مادەیەکی تێزابی مەترسیان خستە بەردەم داواکاری گشتی سلێمانی. ئەم کارە بە هەموو پێوانەیەک تاوانێکی ژینگەی ترسناکە و مەترسی گەورەی بۆ سەر ژیانی هاوڵاتیانی سنووری سلێمانی و دوکان و دەربەندیخان دروست کردووە و خەمساردێکی زۆر دەبیندێت لە دۆزینە و سزادانی بکەرانی پشتی ئەم کارە ساتە. ئێمە ئەمڕۆ پاژەوەی بەدوادا چوونمان کرد بۆ ئەم بابەتە سەردانی داواکاری گشتی سلێمانیمان کرد بە دەستخۆشیەوە. ئێمە دڵنیا بووین لەوەی کە سکاڵا جوولێنراوە لە شارەکانی سلێمانی، لە شارە زور، لە پێنجوێن، لە هەڵەبجە، لە گەرمیان، لە دوکان دەستکراوە بەوەی کە ڕێکاری یاسایی وەربگیرێ دژی هەر کەسێک کە ئەم تاوانە ژینگەیی ئەنجام ماوە. من لێرەوە ئەمەیە ڕووی دەمم کەمە برایانی پۆلیس و ئاسایش لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی من پیان ئەڵێم بەرەنگاربوونەوەی تریاک و مادە هۆشبەرەکان و بەرەنگاربوونەوەی تیرۆر لەگەڵ ئەم بابەتەیە هیچ جیاوازیەکی نییە. بگرە ئەمە زۆر ترسناکترە لەبەرەوەی ئەمە ئایندەی وڵاتەکەمان و ئاو خاکی ئەم وڵاتە خاتە ژێر مەترسیێکی زۆر گەورەوە. ئەم ڕێکخراوانە داوای لێکۆڵینەوەیەکی جددی و خێرا دەکەن بۆ ئاشکراکردنی ئەو کارگە و کۆمپانیانەی بەیەک گوێدانە یاسا و ژیانی خەڵک ئەم پاژماوە کیمیایانە فرێ دەدەن. کاریگەری ئەم ڕەفتارە تەنیا لەسەر ئاوی خواردنەوە نییە، بەڵکو زیانی ڕاستەوخۆی بە ئاژەڵدارانیش گەیاندووە. هاوڵاتیەکی ئاژەڵدار بە نیگەرانیەکی زۆرەوە دەدوێت و دەڵێت من ئاژەڵدارم و بەهۆی ڕشتنی ئەم مادەیەوە بەشێک لە گامێشەکانم مردوون و زیانی زیاتر لە 20 ملیۆن دینارم لێکەوتووە. گامێشم هەیە زیاد لە هەموو شوێنەکانی تر. گامێشەکان تەبیعەن وایە کە زیاتر حەز بە تەڕی ئەەکەن و هەش ئاوی شتێ ببینن تیا ئەخەون. منیش وڵاکانم دەرکرد بێخاتقەت ڕۆژی پێشووتر من دینیم ئەو شتە ڕژا بوو. بەس بەوەم نەزانی کە ئەمە مادەیەکی سووتێنەرە و تێزابە و نەوتی ڕەشا. گامێشەکان ڕۆشن بۆ ڕۆژ دوایەتی کە هاتنەوە هەمیان گۆچ بوو نانەتوانی بڕۆن. منیش بە مناڵەکانم وت بێن ئەو بێن بیشۆرین تەبان ئاو کاری لێ ناکرد. ئەم مادەی کە ئیکەن بە ڕۆ مەکینەی سارەوە پاکێکەکەن و نازانم ناوەکەی چییە ئەوەمان هێنا بۆ پاکمانکردنەوە. نازانە وڵات تەنەری نازانم شتێکی کێیە ئەوەیە ئیتر دوایی پاکمانکردنەوە بەڵام بەداخەوە یەک بە دوای یەک کاتێدانم مردار بووەوە. ئێتر دوا بە دواژەوە من هاتم لە واللهی تقریبا لە 21 ملیۆنەوە بۆ 30 ملیۆنە ڕوا من بەپێی زەرەری ئەوەی بە شۆفم خۆم دامپۆشیەوە. لەم دۆخەدا کە ژیانی هاوڵاتیان و گیاندار و زیندەوەرانی دی کەوتۆتە مەترسی، داواکاری گشتی سلێمانی لە بەردەم تاقیکردنەوەیەکی گەورەدایە. داوا دەکرێت دەست بەجێ لێکۆڵینەوەکان چڕ بکرێنەوە و بکەرانی پشت ئەم کارە خێزەونە ئاشکرا بکرێن و سزا بدرێن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.